یەک داواکاری لە بابەتی یادکردنەوەی ئەنفال ئەوەیە یادکردنەوە با نەکەین. سیمین خالید خوێندکاری زانکۆی کۆیە بەشی کلینیکا سایکۆلۆژی. دیارە سەری ڕێز و نەوازش بۆ بنەماڵەی سەربەرزی شەهیدان و بنەماڵەکانی ئەنفال دادەنەوێنم و هەروەها ئێمە بۆ ئەوەی کە بتوانین ئەمڕۆکە یادێک لە کەسان و بنەماڵی ئەنفالان بکەین، چیرۆکێکمان کە یەکێک لەو چیرۆکە تراژیدیانەی ئەو سەردەمی ئەنفالە هێناومانە لە ڕێگەی ئایەوە لەگەڵ تیمەکەمان لە ڕاگرایەتی سنتەرەکانی تۆژینەوە کە سەر بە زانکۆی کۆیەیە. فیلمەکەمان بەرهەم هێناوە نێوی هەوار و مەمکەمژەکەیەتی. ئەم فیلمە تەعبیر لەوە دەکا کە هەوار ئەو کاتەی کە مەمکەمژەکەی لە دەمدا بووە و ملوانکەی مەمکەمژەکەی لە ملدا بووە، دواتر کە گوم بووە و بنەماڵەکەی هەموو لەو جینۆسایدەدا لە ناوچوون بە مەمکەمژە دەناسرێتەوە بە زنجیری مەمکەمژەکەی. ئەمە بیستومانە کە ئەم ترس و ئازاری ئەو خەڵکە بێتاوانەی ئەو سەردەمە نیشان دێن و ئەو چیرۆکانەی کە لە کاتێکدا هەموو کەس و کارەکانیان لەدەستداوە بتوانین ئەو دەنگانی کە تا ئێستا نەگەشتون بە خەڵە لە ڕێگەی فیلمەکەمان و نیشانی دەین. هەروە خۆتان دەزانن AI کۆمەڵێک سنووری هەیە، بەڵام هەوڵی خۆمان داوە بەپێی ئەم سنوورانش بتوانین پەیامێکی واقعی لە نزیک لە ڕاستیەوە بە بینەران نیشان بدەین. ئێمە ئەمڕۆ وەکو بەڕێوەبەرایەتی کاروباری شەهیدان و ئەنفالکراوان بە هاوکاری سەرۆکایەتی زانکۆی کۆیە و بەشی ڕاگرایەتی سنتەرەکانی توێژینەوە و پەرەپێدان پێمان خۆش بوو جیاواز لە ساڵانی ڕابردوو کە بە شێوازێکی تەقلیدی ساڵیادەکان دەکرێتەوە کارێکی جوانتر و پرۆژەی جوانتر بۆ کەسوکاری ئەنفالکراوان ڕابگەێنین. ئێمە بۆ کاری ڕۆتینی ڕۆژانەمان جگە لە ڕایکردنی مامەڵەی کەسوکاری شەهیدان و ئەنفالکراوان پێمان باش بوو کە شێوازێکی نوێ بۆ ئەم ساڵ بگرینە بەر بۆ تۆمارکردنی چیرۆکی تاقانەکانی ئەنفال تاوەکو لە ڕووی مێژوو لە ڕووی دۆکۆمنتاریۆ بمینێت و بتواننەوەی داهاتوو سوودی لێوەربگرێت. بەڕاستی ئەم پرۆژەیەکی زۆر ناوازە و زۆر تایبەت بوو بۆ کەسوکاری ئەنفال لەبەرەوەی کە ئێمە یەکەم کەس کە بەشداری ئەو پرۆسەیە کرد بەرکەوتەیەکی چەکی کیمیایی بوو کە کۆیە بەرکەوتی چەکی کیمیایی هەیە ڕزگاربووین و گرەسەلمانی هەیە جگە لە کەسوکاری ئەنفالکراوان. چیرۆکەکەی هەوار ئەو کەسێک کە بۆ یەکەم جار فیلمەکە و ژیاننامەی لێرە نمایش کرا بۆ ئێمە شتێکی زۆر تایبەت بوو وەکو کەسوکاری ئەنفال و شەهید بەڕاستی لە خەمەکانیانی کەم کردەوە ئیتر ئەمان دڵنەوایی ئەکرێن ئەمانە زیاتر گرنگیان پێدرێت لە ڕووی دەرونیەوە لە ڕووی چیرۆکەکانیانەوە کە زیاتر بە دەرەوە بناسێنرێت بتوانین لە پرۆسەی بە جینۆساید ناساندنی کەیسی ئەنفال سوودی لێوەربگیرێت. پرۆسەی بە ئایکردن لە دۆکۆمنتاری کەسی ئەنفال بەڕاستی پرۆسەیەکی زۆر دەوڵەمەندە زۆر تایبەتە لەبەرەوەی بە تێچوویەکی کەم بە ماوەیەکی کەم بەبێ ئەوەی کەس ئەزیەت بدەیت ئەرگ بخەیتە سەر کەس ئەتوانی تەنها بە بوونی وێنە و چیرۆکەکانیان ئەو کەسایەتیانە ئەو کارکتەرانە دروست بکرێتەوە بتواندرێت لە چیرۆکەکە بەکاری بێنرێت. بەپێی ئەو داتایی کە ئەڵێ 182,000 ئەنفالکرا و جینۆساید کراومان هەیە ئێمە زیاتر لەو ژمارەیە چیرۆکمان هەیە بۆیە ئەگەر ئێستاش دەست پێ بکەین هێشتا درەنگ نییە توانین سوودی لێوەربگرین بەڵام بەداخەوە کە باسی 8 ساڵ پێش ئێستا ئەمانە تۆمار بکرا هەڵبگیرانەیە ئەوە نەکراوە و نەبووە و بەڵام ئەمانەوێ ئەم ئەرکە بسپێرین بەم گەنجانەی داهاتوو کە بتوانن زیاتر پەری پێ بدەن. بەڕێزان وەک ئاگادارن ئەمڕۆ 38 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر قێزەمترین تاوان دەرهات بە مرۆڤایەتی ئەویش ئەنفالە. ئەو سوورەتەی دەیەها ساڵە فتوای کورتکوژی پێ هەواڵ دەکرێت. 38 ساڵ لەمەوبەر لە ڕۆژی 3 ساڵی 1988 سوپای داگیرکەری بەعز لە 20 قۆڵەوە بە هاوکاری خۆفرۆشانی کورد لە جاش و مستەشاری فەوجە سووکەکان هێرشێکی بەربڵاویان کردە سەر ناوچەکانی گۆفتەپۆ ئەسکەر و خەڵخاڵان و دەشتی کۆیە و ناوچەکانت. ئەم شاڵاوە بەربڵاوە لە ژێر ناوی ئەنفالی چوار بۆ سەر ناوچەکان کە سەرەتا بە بۆمبارانکردنی گۆفتەپۆ ئەسکەر و قەڵاسیۆکە و دەشتی کۆیە دەستی پێکرد. لەم شاڵاوەدا زیاتر لە 28,550 لە ژن و منداڵ و پیر و لاو و گەنج دەستگیر کران و ڕەوانەی سەر بازگەی تۆزاوی کردبووک و لەوێەوە بۆ بیابانەکان و بۆ گرتوخانەی نوگرەسەلمان زیندە بەچاڵ کرد. لەم شاڵاوەدا چەندین پێشمەرگە دەستگیر کرا و لە کۆپتەر فڕێدرانە خوارە و شەهید کرا. لە کۆی 66 گوندی دەشتی کۆیە نزیکەی 866 ئەنفالکراومان هەیە کە تا ئەم دقەی لێرەی ڕووفاتی قوربانیەکان نەناسێنراونەتەوە و نەگەڕاندرێنراونەتەوە سەرەڕایبوونی کۆمەڵی بڵگە. بەسەرکردنەوەی شوێنپێی ئازیزانمان لە گرتوخانەکانی تۆبزاوە نوگرەسەلمان گۆڕە بە کۆمەڵەکان
هەروەها سازکردنی پێشەنگای فۆتۆگرافی و وەڕکشۆ لەگەڵ زانکۆی کۆیە سەرڕایکردنی مامەڵەی وارسی شەهیدان بە هاوکاری فەرمانبەرە دڵسۆزەکان و هەروەها بەرپرسانی حکومی حیزبی ئەم شارە.